وقسمة علومي حديث عن كردية حديث كان في غنبري صلى الله عليه وسلم كو كرديتو. فنای خۆی بەخشندە و میێرەبان دیارە ئێمە ئیمڕۆک و ستافی پرۆژەی بەهای فەرموودا لە شاری سۆران هەڵساین بە ئەنجامدانی ئاهەنگ و سازدانی ئاهەنگێک بۆ دەرچوە یەکەمەکانی پرۆژەی بەهای فەرموودا ئەوانەی کە سەدیانی نابوو و ڕێژەیەکەیان بریتی بوو لە نزیکەی 180 کەس و هەمومان خەڵات کرد. دیارە ئێمە ئەو پرۆژەیە و بۆ ماوەی چەند ساڵێکە بەردەوامە ئەو جارەشان لە قۆناغی شەشەم بوو بەڕێوەچوو و هەوڵە دەدەین ئینشاڵڵا لە قۆناغەکانی دیکەش لەو پرۆژەیە بەردەوام بین. مەبەستی ئەو پرۆژەیە ئێمە ئەوەیە کە زیاتر بەرەو باشتر تێگەیشتنە بەرەو باشتر تێگەیشتن لە قورئان و سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە تایبەتی خزمەتکردنی سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە خوا پەروەردگار لە قورئانی بەرز و بەپێدا دەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني واتە ئەگەر خواتان خۆش دەبێت شوێن پێغەمبەر صلی الله علیه و سلم بکەوین ئێمەش کە ئەگەر پێغەمبەرمان خۆش بێت صلی الله علیه و سلم دەبێت شوێن سونەتەکەی بکەوین. بەنای خودای بەخشندە و میهرەبان زۆر بە خێراتنی کەناڵی پێیان دەکەم بۆ پرۆژەی بەهای فەرموودا کە پرۆژەی بەهای فەرموودا پرۆژەیەکی زۆر گەورەیە کە شەشەم قۆناغیەتی و یارمەتی ئەمەی داوە لە سودوەرگرتن لە بە پرۆژەکە فەرموودەکانی پێغەمبەر دووری خوا لەسەر بێت نمرەی 100 مێنە کە زۆر دڵخۆش بووم پێی ئێوە 6 فەرموودەم لەبەر کرد کە لە ژیاندا بەکارمێنە لە قوتابخانەشدا وە سوودی مێبینی. زۆر سپاس بۆ بەهای فەرموودەکان پێش بڕکەی ڕێکخستووە بەخۆم پلەی 100 میناوە زۆر سپاس هیواداری نمونەیان زۆرتر بێ. وەڵڵای سوودی زۆری هەبووە بۆ قوتابخانە وشت و بۆ نمونە ماسە پرسیار کردبەوە بە فەرموودە وشت زۆر سوودی هەبووە. هۆکاری بەشداریکردمان خۆشەویستی بوو بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و هیوادارم هەر لەسەر ئەم پرۆژەیە بەردەوام بن. یەکەم جار زۆر سپاسی پرۆژەی بەهای فەرموودە دەکەم بە هیوادارم هەردەم بەردەوام بن لەم پرۆژە جوانانەیان و خۆم یەکێکم لەوانەیە کە پلەی 100م بەدەستێناوە و هیوادارم بەردەوام بن لەو پرۆژانەیان و زۆر سوودیشم لێ بینی. ئێمە وەکو منداڵەکان هەموو منداڵەکان کە بۆ ئێمەیان داناوە بۆ ئەوەی مسلمانەکان زۆر بن و سوودێکی زۆریشمان لێ بینی لە ژیانی ڕۆژانەمان دەکە قورئان لەبەر بکەین و سنەتەکانی پێغەمبەر بین نەدێ و معنەی کەسەکان زۆر بە دوای سنەتەکانی پێغەمبەر بکەون.